با ڕەفیقانم بکەن شینم کە وەختی زاریە، قەت مەکەن تەقسیر لە گریان شیوەنم یەکجاریە. تیرەکەی ئەو ڕۆژە مەحبوبەم کە لوتفی کرد بە من، گەر نەبەخشێ مەرهەمی وەسڵی برینم کاریە. حەبسی چاهی میحنەتم کافر بە حاڵی من نەبێ، کار و پیشەم دائیمەن گریان و شین و زاریە. هەر بە ئومێدی عەیادەت بەڵکە جارێ بێتە لام، من ئەگەرچی بشمرم پێم خۆشە ئەم بیماریە. کەس نەکا مەنعی گوڵم گەرچی دڵی کردومە خوێن، چونکە مەعلومە کە ئیشی خونچە هەر خوێن خواریە. کوچە کوچە خون چەکەی پەیکانی موژگانی گوڵم، بۆ شەهیدی شاهیدە دایم کە خوێنم جاری. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕ بێت لە سکوونەت و ئارامی. خۆم بە خۆشحاڵە زانم کە جارێکی تر و لەم دەرفەتەیە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە هاوڕێ لەگەڵ بەڕێز دکتۆر خەسرەوجاف بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو عەوداڵانە گەڕانەی کە بە دوای نالیە ساڵانێکی زۆری هەوراز و نشێوی کردووە و تا ئەوەی کە گەیشتووە بە زۆرێک لەو سەرچاوانەی کە بە خۆشحاڵیەوە ئێستا لەبەردەستماندان. ڕۆمانی شازادە و شاعیر تەواوی ئەو وردەکاریانە بە پێنووسی مامۆستا خەسرەوجاف خراوەتە ڕوو کە پێم خۆشە خوێنەرانی کورد لێی بێ بەش نەبن و بەهرەمەند بن لە خوێندنەوەی، چونکە بەڕاستی ئاماژەیەشی زۆر قوڵ و لە هەمان کاتیش تراژیدی تایە کە عەوداڵانە مامۆستا بەدوای ئەو میرات و گەنجینە گەورەیە گەڕاوە. جارێکی تر بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویست بە خێراتنەوەیەکی گەرمی دکتۆر خەسرەوجافەکەی زۆر سوپاس. لە ئەڵلقەی ڕابردووە بەداخەوە نەمانتوانی کە دەردەشەی تەواوی ئەو گەڕان و ئەو پشکنینە یەک لە دوای یەکانەی بەڕێستان بۆ حەزرەتی نالی بکەین. گەیشتینە ئەوەی کە دوجار کە لەگەڵ بار خاتوون یەخشارزادە تالوقەکە و وەکو ئەوەی کە ئیتر ژیانێک پێک ئەهێنن. ئێوە زۆر گەڕان لەگەڵ محەممەد موکریە ڕۆحی شاد بێ و زۆرێک معانات و تراژیدیاتان بینی لەوەی کە خەڵکانێکی زۆرتان بەو ناوەوە دۆزیەوە، بەڵام بەداخەوە دوجار هیچیان ئەو نەبوون. پێم خۆشە لێوە بچینەوە ناو بابەتەکە. من قەراردا بوو کە بە دوای نالیا بڕۆ بۆ سەرجەم 4 جار ڕۆیشتم بۆ ئەستەمبۆڵ بە دوای نالیا. یعنی ئاسان نەبوو کە تۆ بتوانی بە دوای کەسێکا بکەڕێی لە ساڵی 1970 وفاتی کردووە تۆ بتوانی بیدۆزیت. من حتا لەوەی وتم وەڵا خۆ نەموت بە دوای شاعرێکە دەگەڕێم، وتم بە دوای یەکێ لە باکرەکانمان دەگەڕێم، چون ترتیەوەم بوو کە زرتە زەلامانە تێم نیشێن و حەبسمان بکەن و یاوا بزانن بۆ ماڵ و میراتەکەی. بڵێ هەر ئەساسەن تۆ بە دوای شاعرێکی کووردا بگەڕی ئەو وەختە ئاسان نەبوو. دەی لەگەڵ حەما ڕۆیشتین، یادی بەخێر حەما. من هەر 4 سەفەرەکە باس ناکەم، بەڵام سەفەرە گرنگەکانی کە گەیشتە ئەوەی نالی لە مەرکەزیەکی کۆتا بووە
وشاعریش بۆ خەڵکەکەش ناسیوێتی و دەبای ئەو قۆناغا نالیان ناسیوە پێشک نالی بمرێ ڕەنگە لە ڕۆژنامەی ئەو سەردەما هەرباتێ بکرێت زۆر جوانە دای لەسەرم هاتم حامێکم گرت حامێ لەگەڵ خۆمان کە تورکی نازانم بەڵام تێ دەگەم ینی تەقلق تێ دەگەم لەگەڵ حامێک اتفاقم کرد و کە وەک چاوتاق لەگەڵمانە بێ بەرحاڵ پێشنیارەکەم پێوتم حتمما لە ئێران موەسسەسەیەک هەیە کە ڕۆژنامە کۆنەکانی سەردەمی عوسمانی دەپارێزێ حتمما وتی هەیە وتم کەواتە ئێمە لەوێ دەست پێەکەین بە پێم وت بەو کابراکە من بە دوای باپیرە ماگەڕێم دەی وتی فڵانی ئەمە لێرە ئەکرێ بەڵام ئەگەر شتێ بە پارەیەکی کەم نەکرێ بە پارەیە زۆرتر ئەکرێ وتم باشە بەهەرحاڵ هەموو شتێک لە ڕووی مەنتیق و لۆجیکەوەی خەی ناکە سنووری خۆی بەڵێ بەهەرحاڵ وتم تۆ حەقت هەیە لە $1 تا $200 دەتوانی بەرتی بدەیت هەتاوی بگەی بە شتێک ئەدێ بەهەرحاڵ ڕۆیشتین بۆ ئەو موەسسەیە کە موەسسەی ڕۆژنامە کۆنەکانی سەردەمی عوسمانی بوو گەڕان من تورکیم نەدەزانێت تورکی نازانم بەڵام هەرەوەیە تێ دەکەم دوای سەعاتێک خۆی ئەو کابینەیە تۆڕۆی بە دوایە ئەگەڕێی وەکو دەسەنەیتە دگمەیەکە ڕۆژنامەیە دێت ئەوی تر هەر ئاوە ئەو کابینانە خەڵکی تریش بە دوای ترا دەگەڕێت سەعاتێکی پێچوو حەمەوتی یادی بەخێروتی بەخوا منە وەسمە پێوە وتم کابراوتی جێ یەک کەسە بێتەوە وتی ئایوەسمە پێوە بەهەرحاڵ ئەو لەگەڵیانە چووە ناو کابینەکە بەس بوو بە دەرگای کابینەکە ئاخری هات نەمزەرە دوای سەعاتێ وتی وەڵی هیچمان نەدۆزێتەوە بەس ئافرەتێ جوابی تعدیلنامەی دەداتەوە لە بنەماڵەی یەشارزادەیە دەربارەی خدر ناوێت مۆلا خەڤەر خدر نا خەڤەر من دای لەسەر ناوی خدرە وانە وتم باشە بزانە چەند یەشارزادە هەیە با بزانین بە دوای ئەم یەشارزادە بکەن ڤیدیۆ دینەوە مؤسسەیەکی تر هەیە بۆ بنەماڵە کۆنەکانە ئەوێمان جێ هێڵا بڵێ ئێمە بووینە خاوەنی دیکۆمنتێکەوە زانین ژنێک ناوی مەلاخزری بڵاو کردێتەوە ڕۆیشتە ئەو مؤسسە کە هی خانەوادە کۆنەکان بوو حدودی 12 یەشارزادەمان دۆزیوە هەمووی بە ناوی یەشارزادە پڕێکی لە ئەستەمبوڵ بوو حوتی لە دەرەوەی تەواوی تورکیا بوو بووینە خاوەنی تقریبا 11 یەشارزادە خەڵاماندا کەوا ئەو عینوانانی کەوا لە ئەستەمبوڵایە هەمووی بگەڕێن دوای ئەوە ئەوێ ئەگەر نەبوو ئەچینە شارەکە ئیترەوە محامیمان لەگەڵە بوو ڕۆیشتین بۆ یەکەمین عینوان دامان لە جەرەس دوای گەڕان ئەلبەتە دەرگایان کردووە ئافرەتێکی خزمەتچی بوو دیار بوو هات وتم وەڵای ئەیرا یەشارزادەیە ئەو پرسی وتی وەڵێ ئێرا دەرکەوت کابرا تەبعاً ئێمە کە سەر نەچینە سەرەوە لە ڕسێپشنی ئەو ئیجازەیمان وەرگرت و کە ئێوەمە کۆمەڵی هاتوین بۆ لای
پاشا یەشارزادە چون ئەوانەی لە عەمید بوونە عەمید لە سیستەمی عوسمانیە ناوناوی پاشایان دەدانێ ڕۆیشتین دامان لە دەرگا کچۆڵی هاتە دەرەوە دوایەوە کابرا زۆر استیقبالی لێ کردین بۆ گەرمی و دیار بوو پیریش بوو پیر بوو خانەنشین بوو حتمما بەڵێ حتمما خانەنشینیش بووە بڵێ پیر بوو خانەنشین و تەبان من بە محامێکم مۆزوعەکە شێوەیە کە ئێمە بە دوای باپیرەمانە دەگەڕێن من بە دوای باپیرەمان دەگەڕێم ئەو جۆرێ هی باسی ناوی فامیلی خۆی کرد کە 100% بۆم معلوم بوو کە ڕەبسی بە ئەو یەشارزادەوە نییە چای و قاوەیەکی ئەسلامە زۆری لێگرزین لەوێ هات نەزەرێ چین بۆ عنوانێکی تر ساختمانێک بوو شڕۆڵ بوو حتا وەکو بڕێک لە شوشەکان کاغەزی کارتۆنیان دانابوو لە پەنجەرەکانە چینە سەرۆ ژمارەکەم هەبوو پرسیمان یەشارزادە کێ جەرسمان لێدا کەس نەیکردو دامانە دەرگا کاپرا ئەوە نییە لە پشتی دەرگاوە زەنجیرە زنجیرەکەیشی نەکردە بەس کردی ئەوتی هاچییە زۆر بە تووڕێیەوە وتمان ئێوە یەشارزادەی وتی وا یەشارزادە بم بە تۆ چی کابرا حاڵەتێکی تەبیعی نییە وتم پێی بڵێ کاکە ئێمە پرسیارەکەمان هیچ شەڕ نییە پێی وتی نامە زانم کێ ئێوەی ناردووە ئێوەی ناردووە کەوا ئەمە کێ ئێمە ناردی بە خۆمان هاتی بەڵام کابرا وتی پێی بڵێ بە محامەکەی وتی پێی بڵێ ناوێکی هێنا ئەگەر کەس ناردوونی یەک ڕۆژم بێنێ کوژم میش لێکم دا کابرا زۆر کرد پیاوە ئەوە هەر نییە ئەوەی کە ئێمە بە دوایەکە وتم تۆ دەرگاکە بکەرۆ وتی نایکەمەوە وتم دە باشە ئێمە ئەو پیاوە ئێمەی نات ناوەکە ئێمە وتم ئەو پیاوە ئێمەی نات تۆ هەفتەیەکت ماوە دەستی خستۆی ژێر چاکەتەکەم کە وا بدانێ دەمان بەڕاستی ئەو ناردوونی یەک هەفتەت ماوە لە ژیانە مطمئین بە دوای هەفتەیە تۆ بەسەر زەیۆنی تۆ کوژراوی ئیتر کابرا پەرێشان بوو کە من واموت لەگەڵ جەماعەتە هات دەرخوازم هەفتەیەکت ماوە ئەمە دوو سێهەم عنوانی سێهەم ڕۆیشتی ساختمانێکی گەورە و سەلام بوو ئافرەتێکی خانەدان و ڕۆیشتە ژوورەوە کابراایەکی زلزەلامی قەبەی بازۆڵە ئەسوور لەبەر دەرکاوە سابوو ئێمەی بردە ژوورە دانیشتین و دوای ماوەیەک ئافرەتێکی قزەردی خەپەی قەڵاو بازۆڵەی پڕ بوو لە بازنی ئاڵتون و دیار بوو کە ئەمجا هات دانیشت و خێراتنی کردین و پرسیمان ئێوە بنەماڵی یەشارزادەن وتی من باوکم لوبنانیە دایکم فەڕەنسیە ئێمە بە شارزادە بووین بەڵام لەبەرەوەی ئەو ناوە بگۆڕین کردوانە یەشارزادە زانیم کە ئەویش ئەو نییە وتی ئەوەنەی لەم قسانە 5-6 ئافرەتی تریش هاتن هەمووی ئارایشێکی تۆخ و دیار بوو کە چ کارن ئەرێ
وتی ئومێدەوارم کە نەڕۆن میوانی ئێمە بن قاوەمانیان بۆ هێناین و کاتێک خۆش زانیم کە ئەمانە جێگەی ڕابواردن و ئەم خادمانش کە هەن ئەو کارن و لە ژێردەستی ئەو گەورە خادمان وای کردەوە وتی باشە ئەڕۆن ئەوشە کارتی منە کارتەکەی ئەویشمان هێناوە مختصر دوای ئەوە ئیتر ڕێتان کەوت لە شوێنی ئەسڵی لە حوتەما لە حوتەما با وەکوڵێ بڕێک بڕۆینە ئەوێ لەبەرەوەی کە من خەممە کاتی بەرنامەکەم تەواو بێ و نەتوانین لە حوتەما ڕۆیشتە ئەوێ کە ڕۆیشتە ئەوێ دەستمان بە جەرەسانە ئافرەتێکی معقولی شیک هاتە دەرێ زۆر جلێکی ئەوانەی لە بەرا بوو هاتوو وتمان تۆ ئێشاردا وتی ئامن ئێشاردادم وتمان ئێمە من وتی محامیتی ئەمە بە دوای باپیری ئاگەڕێ باپیری ١٠٠ ساڵ پێشان بردووە ئەو وتی فەرمووی بێنە ماڵە چینە ماڵە دانیشتین خۆی دکتۆر بووە و ئافرەتە لە فەڕەنسا دەژیا بەڵام لەو فەسڵا هاتووانێ بۆ ئۆسمانی خۆیان دەی هاتوو قاوەی بۆ هێنانی وتی من تەلەبە بووم لە پاریس هاوکڵاسەکانم هەمووی عاشقی قاوەی من بوون دەی قاوەی دا پێمان و ئەوانە وتمان وەڵەخۆ مۆزایکی وا هاتووین وتی وەرە لەگەڵم بردمانە ژێر زەوی ساختمانەکەەوە لە ژێر ساختمانەکەەوە سندوقێکی گەورەی دیار بوو کۆن زۆر کۆن بوو لەوێ هینێکی دەرکرد پەشتەماڵێکی دەرکرد کتێب و دەفتەروانێکی بوو چینە سەرەوە وتی ئەم دیکۆمنتانەی کە هەیە باپیرم تەوسەی کردووە کەوا ئەمە بپارێزن لەبەروی ئەمە خاوەنی خۆی بۆی دێت خاوەنی خۆی بۆی دێت بەرحاڵ دیارە ئەوە تواتوی بە دوای باپیرتا وتی فەرموون چەندێکە دەن بوختەکەی کە کردەوە ئەو شێعرێکە خۆنمەوە یەکەم جار ئەومە بینی لێە باوەڕ کە دەستم کردێکی بیان لە خۆشیە هیچ هاتنە سەرەوە وتی باشە چەندێکە دەنێەوە وتی ئەمە حدودی ١٨٠ ساڵ دەیپارێزی ئێوە چەندێکە دەن تۆ بزانم چەندێک قیمەت دانەی بۆ باپیرت وتم 10,000 دۆلارتە دەمێ ئەمانەم دێ وتی کەمە کردمە 20 وتی کەمە کردمە 30 وتی کەمە ئاخری بڕیارم داوتم وەڵاخۆ من هەرەوە ناتوانم فکرم کردە وتمە گەڕێمە بۆ کوردستان ئەوە بە قیادەی کورد پارتی و یەک کورد دەڵێم ئەڵم کاکە من شتێکی وام کردووە پارەیەوێ تا 30,000م داوە نەیانداوە پێم ئێوە فکرێک وام کرد ئیتر وتم دکتۆر بوو وتم ئێمە زۆر مەمنونی تۆین کە تۆ احترامت لە ئێمە گرت و ئەمەد پاراستو ئێوە پاراستوتانە ئێمە دێینەوە وتی مەڕۆنە قاوەیە چرتان بۆ دێنم ڕۆی و قاوەی تری هێنا قاوەمان خوارد و ئیتر ئێمە من قەرانە وتم هەمە بڕۆین هەڵساین بڕۆین دکتۆر وتی ئەوانش بمان دەست وسەکانی نالی من پێم سەیەت بوو 30,000 دۆلارم داوە نەیدا وانە ئێستا وتی بیبن وتی ئێمە ئەمە وەسێتی باپیرە گەورەمەکەوە ئێمە ئەمە حەفز بکەین و بۆ خاوەنەکەی وتا تۆ بە خاوەنەکەی و هاتووی بۆ ئێرا من یەک فرس لێ ناسێنم هەروەکی خۆتەوە تۆیە ئەمە چیرۆکی ئەوەیە کە دیکۆمنتەکانی شارەکانی ئێستا بەلای منەوەیە ڕاحزەکەی
بەڵام یەکچت هەیە من سەرەتا تەماگیریەوە بووم وەکو دیکۆمنتی تاریخی بڵاویکەمە دوای لە یەکم داوە تااقەتی بیگرە و بەردەی خۆتە زانی لام و ڕێکلام ئەلان بەو شێوە خاوێن نییە کەەوە ئینسان تۆخەیە کردمە ڕۆمان لە یەکم داوە ئەیکەمە ڕۆمان زۆر باشە ئەو ڕۆمانی شازادە و شاعرکە ئێستا جەنابەت دەبینی ئەوە ئەمە وشاردەی 4 جار ڕۆیشتن و تقریبان 2 ساڵ بە دوای باوەڕ بکەم مەبالغێکی زۆری شفتەف کردووە بە دوای ئەمە ئێستا شازادە و شاعر زیاتر لە 20 کۆڕی دەربارەی گیراوە هەمووی تعریفی لەکەن وڵا بە دڵنیاییەوە جێی دەستخۆشیە بەڕاستی بەڵام من ئەمەوێ لێە ئەوە بە هەند وەربگرم ئایا ئەو دکتۆرەیەی کە تەواوی ئەو دەستنووسانی نالی وەکۆڵێ ئەوکو ئەمانەتێک پاراستە بوو چی نالی بوو ئایا نالی نەوەیەکی هەبووە یان نەخێر ئەمە لە ڕێی کێوە گەیشتووە ئەو ئەمە برای ژنەکەی نالی ڕەفیقی نالی بووە بەڵێ ئەو ئەم بنەماڵە کۆنە ئەوە باپیری ئەم دکتۆرە بووەکەوە حەفزی کردو کەواتە پێچێ نالی لە دوای ئەوەی کە مەسەلەن ئەگەر ئەو بەو مانە کوردەواریە بڵین تالوقی بەهار خاتونی کردبێ زەمنێکی زۆر لەگەڵ یا ژیانی نەکردبێ فەوتی کردبێ فعلا دوای ئەوە ئەنجا پیریش بووە بەڵێ دوای ئەوە لە مەکە هاتەوە هەمووی 2 ساڵ زیاتر عمری نەکردناوی دوای وەفاتی دکتۆر من ئەمەوێ بڕۆینە سەر بابەتێکی تر ینی تا ڕادێکی باش توانیمان ئەم گەوهرە گرانمایەی نالی و گەڕانەوە بۆ ئەو ڕابردووە ئەو زەحمەتە زۆرانەی کە نالی کێشاوێتی و ئەو ڕۆحەیاخیەی کە لە ناو نالیە هەبووە بۆ دروستکردنی دنیایەکی جوانتر نالی لەگەڵ ئەوەشە حەسرەتێکی زۆری هەبووە و زۆریش بێتاقەت بووە لە زۆر شت ینی تەنانەت خۆی گەیشتوتە ئەوەی کە خامۆشی هەڵبژێرێ وەگەیشێک لە شعرەکانی ئەڵێ هەرچەندە بە میزانی ئەدەب توحفە فرۆشم زۆرم و تو کەس تێنەگەی ئێستا خەمۆشم نالی چی وای کرد کە ئیتر لەگەڵ ئەوەی دانە بەدانەی شعرەکانی خۆی توحفەیەکە بۆ خۆی خامۆشی هەڵبژێرێ نالی ئینسانێک بووە کە عاشق بووە بە حەقیقەت تۆ گەر سەیری تاریخی عشقی ئەشخاصی وەک نالی بکەی هەمویان لە تەنهاییە ژیاون و لە تەنهاییە مردوون بەحدەیەکەی بۆیە نالیش هەر بەو بە عەذابی مەستوورەوە ژیا و بە عەذابی مەستوورەیشەوە مرد بە تایبەتی دوای ئەوەی خەبەری مەرگی مەستوورەی بیت ئیتر نالی کوژایە بە هەموونەوە هیچ شعرێکی جوانی نالی دوای مەرگی مەستوورە نییە هەمووی پێشمەرگیەوە هەرچی بووە لە کە مەستوورە لە حیاتا بووە خۆ پەیوەندیەکی لەگەڵ مەستوورەیشان نەبووە بەڵام ئیلهامی عشقی نالی چرای فکری نالی مەستوورە بووە نالی تاژیا کەس پێکەنینی لێ نەبینی هەمیشە لە خۆیان ژیاوە و بەمۆنی ژیا نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ نەچم شەرت بێ هەتا ئەم خوارە بێتەوە هەمووی سووتانە بەم شعری سووتانەی لەگەڵ دەسوپەنجەی هاوڕێی خۆشەویست کۆتایی بەم ئەڵقەیەشەیەنین و ماڵ ئاوایی لە جەنابت و لە بینەرانی خۆشەویستی شەکەین. نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ نەچم شەرت بێ هەتام خوارە بێتۆ دەروونم خاڵیە وەکنەی دەناڵێ هەوارێکی چپڕ هاوارە بێتۆ بیناییم کوێرە هەڵنایە بەڕووی کەس
مژەم یەک یەک ئەڵەی بزمارە بێتۆ هەموو ئەعزای ناڵینم دەناڵێ سەراپام میسلی مۆسیقارە بێتۆ قەسەم بەو شەربەتی دیداری پاکت شەرابم عەینی ژەهری مارە بێتۆ لەکن تۆ خار و خەز گوڵزارە بێ لكن من خرمني قل خار بيتو لكن من باوجودي ناس وأجناس كسي تدانية أم شار بيتو أتاتم آشنا بوي آشنام بون أم استا مو بمو أغيار بيتو همو روجي لتاو هجران يمصال تمناي مردني بيرار بيتو لحسرت سروي قدت چاوی نالی دوو جۆگە بەڵکو دوو ڕووبار بێت.